مەڵاواییکردن پرۆسەیەکی گرانە بە تایبەت ئەو خۆشەویستانەی لە ژیاندا مانایەکی جوانیان پێبەخشیویت. ژمارەی گەنجی ژینگە دۆست لە دەربەنی خان لە کاتی هەڵکردنی دوو داری بەتەمەن لە شارۆچکەکە ئامادە بوون بۆی ماڵاوایی لێ بکەن و دڵتەنگی خۆیان دەرببڕن. لەسەر ئاستی هەرێم و لەسەر ئاستی عێراق مەراسیمێک بۆ لە ناوچوونی دوو کارگەی هەوا دوو درەختی بەتەمەن لە قەزای دەربەندیخان ڕێک بخەین. دەکا ئەوتەمەنن لەگەڵ سەرەتاکانی دروستبوونی دەربەنی خان لەلایەن شارەوانی دەربەنی خانەوە بە شۆفڵ هەڵکەندران بۆی جێگەیان بکرێتە پرۆژەی خزمەتگوزاری و هاوڕێیانی ژینگە هەرچەندە ژمارەیان کەمە بۆ ماڵ ئاواییەکە بەڵام کارێکی کەمیۆنەیان ئەنجامدا. لەم سنوورێن و کوێندام لە تۆڕی هاوڕێیانی ژینگە ئێمە لەگەڵ فەرماگەی ژینگەش قسەمان کرد کە ئێمە ناڕەزین لەسەر بڕینەوەی ئەم درەختانە بەڵام و کۆشتی کەمەڵەت بە بڕینەوەی دەکرێت لە بەرامبەری قەرەبوو بکرێتەوە بۆیە خۆی لە کوردستانە ئەو درەختانی کە دەبڕێتەوە یان لە ناو دەچێت لە بەرامبەری سێ درەخت یان پێنج درەخت دەچێنرێ بەڵام ئێمە توانیمان ئەو شارە دروست بکەین کە لە بەرامبەری هەر درەختێکدا نزیکی 25 نەمان بچێنرێ کە لە بەرامبەری هەردوو درەختەکە دەکاتە 50 نەمان. لە مەراسیمێکی کەمێنەدا بۆ یەکەم جار لەسەر ئاسی عێراق بۆ بڕینەوەی دووداری بەتەمەن کە خزمەتی ئەم شارۆچکەی کردووە هەروەک هاوڕێیانی ژینگە ئاماژەی بۆ دەکەن وەک ئەندامی خێزان مامەڵەی لەگەڵ دەکەن و لە کۆتا چرکە ساتەکانی ژیانیدا بەڕێزەوە پێی دەڵێن بە حوزنەوە ماڵاوایی لێ دەکەین. ڕێبین محەممەد کەناڵی ئاسمانی پێیان دەربەنی خان.